ئەدەب و ئاکاری مسلمان لە میوانداریدا ڕێزگرتنی میوان لەو فەرمانانەیە کە پێغەمبەری خوا موحەممەد صلی الله عليه وسلم داکۆکی لێ کردووە و لەگەڵ ئیمان بەخوا و بە ڕۆژی دوایی جووتی کردووە. لە فەرمودەیەک هاتووە دەفەرمێت: من كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم ضيفه. واتە هەر کەسێک باوەڕی بەخوا و بە ڕۆژی دوایی هەیە با ڕێزی میوانەکەی بگرێت. مرۆڤی مسلمان پێویستە بە گەرم و گوڕیەوە پێشوازی لە میوان بکە و هەروەها بە ڕووەکی خۆش و گەشەوە بە خێرهاتنی بکات و دەبێت لە شوێنێکی گونجاو و لەباری دابنێت. لە ئەدەب و ئاکاری مسلماندا نییە کە میوان بەبێ ئیزن و مۆڵەتی خاوەن ماڵ دەربچێت. شتێکی جوان نییە کە خاوەن ماڵ بچێتە ژووری میوانەوە کەچی کەسی میوان بەبێ ئاگاداری ئەو دەرچبێت. پێغەمبەری خوا موحەممەد صلی الله عليه وسلم دەفەرمێت: میوانداری 3 ڕۆژە، ئەگەر لەوە زیاتر بێت ئەوە خێرە، مەگەر خاوەن ماڵ سوور بێ لەسەر زیاترمانەوەی میوان.